من ئێستا ناتوانم هیچ شتێک کۆبوونیست سبیلەکەی کوێ بێت هیچ شتێک ناڵم ناتوانم هیچ قسێ بکەم بەڕێزان ئەوە بزانن ئەمە کارێکی گەورەیە و کارێکە ئێوە خۆتان نەزانن بۆ ماوەیەکی زۆرە خەڵک چاوەڕێ ئەوواکە کە لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنن یا خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن هەست بە بەرپرسیارەتی بکەن بۆ نوێنەرایەتیکردنی دەنگی خەڵک و من دڵنیام ئەگەر هەست بە بەرپرسیارەتیکردن هەبێ دڵنیام نەتیجەی باشە ئازانی ئەمە هەر یەکە و قسەیەکەکا و یەکی ئەڵێ ئەمە دەستی فڵانی لە پشتەوە یەکی ئەڵێ دەستی بیساری لە پشتە ئەمە لە ڕاستیە پرۆژەیەکی ناوخۆیە بە ماوەیەکی دوور و درێژ ئیش لەسەرمەکراوە و بۆم زانیاریتان ئێوە خۆتان نەزانن ئەزمونمان هەیە لەسەر دروستکردنی ئەم جۆرە هاوپەیمانیە ئێوە هەمووتان هاوپەیمانی هیواتان لەبیرە وە بیرتانە چۆن هاوپەیمانی هیوا بوو بە هیوای خەڵک لە هەرێمی کوردستان بۆیە هیواخوازین دوورکەوینەوە لە هەموو تەشەنوجێک دوورکەوینەوە لە هەموو قسەیەک و هەوڵی ئەوە بدەنی شەڵام جاران دەستیان خۆش بێت دەستان خۆش بێت